دەبا شتێکتان لۆ بجێڕمەوە. ئەوە بوو ڕۆژێکیان سلام هەندی سوپاس دەکەم ئەوم بەڕێزی. دایکت لە ماڵەوەیە؟ بەڵێ. وەڵا ئەوەی ڕاستی بێت دایکم نردبوومی بۆ تۆزێک تەماتەنیمانە ئەگەر هەتان بێت. دایە بەڵێ کوڕمەوە چی بوو لە دەرکەیدا؟ ئەمارە ئیزعاجێ دیسان لە دەرکەیاندایە. لۆ چێ هات بوون؟ لۆ تەماتەی. کوڕم زۆرە تەماتە زۆرە. ها بڕۆ بیاندێ. بەس با پێت بڵێم. کوڕم خوا دایک تێمە ئەمەش لێرە فەقیران منیا جارەش کەوت گرژ نەکەی بەرامبەر بۆ ماڵێ باشە دەبڕۆ بیاندێ سەلامیشیان لێ بکە. دای کوڕمە. دەستەکانت خۆش بە زۆر سپاس مەمنون. سپاس. مامۆلی ڕۆژانە ئەو ماڵە دەهاتن شتیان دەکرد. منم سەبیحە خان بیکەوە. باشی پورە سەبیحە. بەخێر بێ سەر چاوم کچم. قوربانەوە. بەخێر بێ سەر چاوان. وەزع چۆنە؟ الحەمدلله فەرمو جانی من. باش بی. پورە سەبیحە دایکم نردبوومی بۆ سێل کاگەرەتان بێت. وەی بە سەر چاوان ئێستا لۆ دێنە. باشی کرد. ناژوورێ؟ نا قوربانە بم درەنگمە. ئێستا دێنە. باشی کرد. بەسە دوو هێلکەمان هەبوو. کێشەنیە پورەی گیان زۆر داوای لێبوردنەکەم هەموو جاراوای ئاستەکەم بەس خۆت وەس ئەمانە قسانە مەکە کچ من ماڵی خۆتانە پێویستان بە هەرچ بوو لە خزمەتدا. زۆر سوپاس قوربان سەلام لە داکت بکە جانی من. لەبیر نەکەی هات پێویستان بە چ بوو وەرە. باشە پورەی جانەکەمی چاوەکەم خوارد لەگەڵ حیاتی بەخێر.